نمونەی خێزان لە دیدی خوددا بۆ ئەوەی پێشەوایانی کلیسای خۆجیی بە شێوەیەکی کارا ئیشی تێدا بکەن. پێویستە لە پلانی خوددا تێبگەین سەبارەت بە پێشەوایەتی لە ناو خێزاندا. کاتێک دەڕوانینە ئەم بنەمایە دەتوانین ئەوە تێبگەین لەوەی کە پۆلیسی نێردرا نووسیوێتی. کاتێک پۆلیس و سیلاس و تیمۆساوس پلانی خوددایان زانی، پلانی نمونەی خوددا بۆ پێشەوایەتی لە چوارچێوەی خێزاندا. ئەوە بەڕوونی دەبینین چونکە نمونەی دایک و باوک بەکاردەهێنێت وەکو هاوشێوەیەک بۆ شێوەی سیستمی خزمەتەکەیان. یەکەم جار باسی دایکایەتی دەکات. ئەوە لێکچواندنێکی جوانە بۆ ئەوەی کە پێکەوە بخوێنینەوە. بەڵام نەرمونیان بوون لەگەڵتاندا وەک دایکێک کە شیر دەداتە مناڵەکانی. لە وەرگێڕانی یونانی بە واتای دایکی شیردەری بەسۆز دێت. با بیر لەم بابەتە بکەینەوە. هیچ لێکچواندنێکی گەرمتر نییە لەوەی کەسێک بەکاری بهێنێت بۆ گزارش لە پەیوەندی و خۆشەویستی زیاتر لە دایکی شیردەر. لێرەدا پۆلیس و سیلاس و تیمۆساوس دەڵێن کە لە تەسالۆنیکیدا خزمەتی برایانانیان کردووە کە لە باوەڕ و ناسینی مەسیحدا وەک منداڵ شیرەخۆرە بوون. دەشڵێن کە چاودێریان پێشکەش کردووە، ڕێک وەکو دایک کە لەگەڵ منداڵەکانی ڕەفتار دەکات. لەمەش ڕستەیەکی بەهێزە. پۆلیس لە پلانە نمونەیەکەی خوددا سەبارەت بە چاودێری تێگەیشت وا لە خزمەتکردنیان پەیڕەوی دەکات. هەر کەسێک لە هەر شوێنێکی جیهان دەتوانێت ئەم جواندنە تێبگات. لە کاتی ئادەم و حەواکە خوددا پێی فەرموون بەرهەم بمێن و زەوی پڕ بکەن. لەو هاوسەرگیریشتا خێزانەکان کەوتنەوە. جا کاتێک باسی دایکی شیردەری بەسۆز دەکەین هەموو خەڵک تێدەگەن. پۆلیسیش ئەم چواندنە بە هێزە بەکاردەهێنێت بۆ ئەوەی ئەو شێوازە ڕوون بکاتەوە کە بەپێی ئەوە خزمەتی خەڵکی کردووە لە سالۆنیکی. بەڵام کارەکە تەنها لە لای دایکەوە ڕاناوەستێت، چونکە دایک چییە؟ بەبێ باوک لە چوارچێوەی پلانی نمونەی خوددا. بۆیە بەردەوام دەبێت و باسی باوکایەتی دەکات. دەڵێت ئێوە و خودداش شایەتن کە لە نێو ئێوەی باوەڕداردا چۆن بە پیرۆزی و ڕاست و دروستی و بێگلەی ڕەفتارمان کردووە. هەروەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەک باوکێک هەڵسوکەوتمان کرد. ئێستاش لێکچواندنی باوک دەخەینە ڕوو دوایەوەی کە پێشتر باسی چواندنی دایکی کرد. پۆلیس لەم بەشەدا دەڵێت وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکا، ئێمەش هانماندان و ورەمان بەرزکردنەوە و لێتان دەپاڕاینەوە بە شێوەیەک بژین کە شایستەی شانشینی خوددا بێت، ئەوەی بۆ شانشین و شکۆی خوددا بانگتان دەکات. ئەمە بەشێکی زۆر بەهێزە. با بڕوانینە چەمکە جیاجیەکانی ئەم چواندنە هاوازەیە. یەکەم شت ئەوان هاوشێوەی مەسیح بوون لە پەیوەندیدا. ئەوەش لە یەکەم نامەی سالۆنیکی لە بەشی دووهەم لە ئاەتی دەدا دەبینین کە پۆلیس لەویا باسی دەکات. ئێوە خوددا شایەتن کە لە نێو ئێوەی باوەڕدارە چۆن بە پیرۆزی و ڕاست و دروستی و بە بێگلەی ڕەفتارمان کردووە. کاتێک دەڕوانینە ئەم وشانە، یەکەم پیرۆزی و ڕاست و دروستی و بێگلەیی واتە وێنایەکی خودی خوددایە کە پاک و پیرۆزە. خودداش بێگلەییە، بێگوناهیشە. پۆلیس ناڵێک کە خۆیان تەواوە بێگوناهن. هەموو باوکێک گوێی لێمانە و ئەوە دەزانێت. هەر کەسێک هاوسەرگیری کردووە ئەم بابەتە دەزانێت. بەڵام ئەوەی کە پۆلیس دەیەوێ بێڵێت ئەوەیە کە خوددا نمونەی ئێمەیە. بۆیە پەترۆسی نێردراو لە نامەکەیدا ڕامان دەسپێرێت و دەڵێت پاک و پیرۆز بن چونکە من پاک و پیرۆزم، واتە خوددا. واتە هەر وەک چۆن خوددا پاک و پیرۆزە، ئەمەش ئەو ئامانجەیە کە خوددا بۆ هەمومانی داناوە، بە تایبەتی لەم بەشەدا کە بۆ باوکەکان نووسراوە. ئەو بەشە زۆر جوانەکە. ئەیسای مەسیح وەڵامی فیلیپۆس دەداتەوە، دەڵێت ئەو ماوەیە من لەگەڵ تانام و هێشتا نەتزانیوە من کێم، من و باوک یەکین. بۆیە لە سەرەتای ئینجیلی یوحەنا ئەم وشانەی تۆمار کردووە کە دەڵێت وشەکەش بوو بە مرۆڤ و لە نێوانمان دانیشتەجێ بوو. ئەو کەسە کێیە؟ ئەو وشەیە کێیە؟ ئەیسای مەسیح. شکۆی ئەومان بینی وەک شکۆی تاقانەیەک لە باوکەوە پڕە لە نعمەت و ڕاستی. جا لێرەدا دەبینین کە شکۆی خوددا تەواوی و پاک و پیرۆزی خوددا دەگەیەنێت. ئەمە خوددایە. پۆلیسی نێردراو دەڵێ کە ئێمە وەک باوک بووین لە نێوانتاندا. فێرمان کردن و هانماندان. بەو شێوەیە ژیاین وەک خوددا یارمەتی داین بۆ ئەوەی وەکو ئیسای مەسیح بژین. ئێمە وەک نمونەی ئەوە دەڕۆین و نمونەی خۆشەویستی خوددا لە بەردەستی ئێمەیە. تێبینی دووهەمی ئەم بڕگەیە دەتوانین ناوی لێ بنین پەیوەندی خۆشەویستی، پەیوەندی ئیسای مەسیح کە بێگومان پەیوەندێکی خۆشەویستیە. لەم خاڵەدا ئەوە دەخوێنینەوە کە پۆلیس دەڵێت هەر وەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەک باوک هەڵسوکەوتمان کرد.
وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خوددا هەڵس و کەوت دەکات. هانمان دەدان و ورەمان بەرز دەکردنەوە لێتان دەپاڕاینەوە. پاشان دەڵێت بە شێوەیەک بژین کە شایانی خوددا بێت، ئەو کەسێک کە بۆ شانشین و شکۆی خۆی بانکێشتان دەکات. شکۆی خوددا چییە؟ شکۆی خوددا تەواوی و پاک و پیرۆزیەکەیەتی. پۆلیس بە سیلاس دەڵێت کە ئێمە وەک ئێوە وەک باوک هانماندان و دڵنەواییمانکردن و لێتان پاڕاینەوە. ئەم وشانە ئەو پەیوەندیەی خۆشەویستیمان پیشان دەدات وەک پەیڕەوکردنێکی کردەیی بۆ خۆشەویستی عیسای مەسیح. ئەوەی کە ناوازەیە لێرەدا باسی بکەین لە هەمان بەرگەدا دەتوانین ناوی لێ بنین پەیوەندی تاکە کەسی. وەرن بە پێکەوە دووبارە ئەم بابەتە بخوێنینەوە. هەر وەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە لە وەرگێڕانی یونانیەکەیدا بە واتای ئەوە دێت کە ئێمە گوتارمان دەدا و هانی هەر یەک لە ئێوەمان دەدا یەک بە یەکتان. وەکو چۆن باوکێک هەڵسوکەوتی دەکرد، وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکات، ئێمەش هانماندان و وەرەی ئێوەمان بەرز کردەوە و لێتان پاڕاینەوە کە بە شێوەیەک بژین شایانی خوددا بێت، ئەوەی کە بۆ شانشین و شکۆی خۆی ئێوە بانکێش دەکات. زەحمەتە خەیاڵی ئەوە بکەین کە چۆن ئەوانە توانیویانە ئەمە بکەن. بەڵام دیارە لەو کاتەدا خەڵکێکی زۆر لە کلێسا نەبوون لە سەرەتاوە. دەتوانین خەیاڵی ئەوە بکەین کە پۆلس و سیلاس و تیمۆساوس کە کۆیان کردبوونەوە و بۆ نمونە ماڵەکانیان دابش کردووەتە سەریان و سیلاس بۆ ئاگاد لەم ماڵانە بێت و تیمۆساوس تۆ ئاگاد لەو ماڵانە بێت. چونکە وەک ئەو ماڵەیە کە تۆ لەوێ دەرچوویت. باوکت پیاوێکی بتپەرست بوو، دایکت خانمێکی جوولەکەی خوداناس بوو، باوەڕی هێنا و هەروەها دای پیرەشت. دەشتوانی خەیاڵی ئەوە بکەین کە تیمۆساوس کاتێک ئەو خێزانانەی کۆکردە کردوێتەوە و بۆ باسی ئەزمموی خۆی کردو بۆیان کە چۆن بۆتە مەسیحی. هەروەها چۆن پەیانی دەگوت کە دایکم و داپیرم کتێبی پیرۆزیان دەخوێندەوە لەگەڵم. تەنانەت پێشەوەی تێبگەین کە مەسایاواتە مەشیاخ کێیە. ئێوەش دەتوانن بە هاوکاری خوددا هەرەوە بکەن، تەنانەت دەگەر بە شێوەیەکی نمونەیش نەبێت، بەڵام ئێوە بە یارمەتی خوددا ئەوە بکەن. ڕەنگە پۆلس ماڵەکانیانی دابش کردوتە سەر، خۆی و سیلاس و تیمۆساوس بۆ ئەوەی بە شێوەیەکی تایبەت چاودێریان بکەن. دیارە بەڕاستی یەک پەیوەندیان لەگەڵ خێزانانەدا بووە، هانیان داون و پاڵپشتیان کردوون و فێریان کردوون. ئەوان وەکو پێویست ئینجیلی مەسیح دەژیان. ڕەنگە زەحمەت بێت خەیاڵی هەموو ئەو وردەکاریانە بکەین، بەڵام ئێستا دەتوانین خەیاڵی مەبەستی پۆلس بکەین کاتێک لە نامەی ئەفەسۆس و نامەی کۆلۆسی بۆ باوکانی نووسی وتی ئێوەژەی باوکان مناڵەکانتان تووڕە مەکەن، بەڵکو بە گوێرەی ڕێنمایی و فێرکردنی مەسیحی باڵادەست پەروەردەیان بکەن. بۆچی؟ چونکە ئێوە وەکو باوکانی زەمینی هاوشێوەی خودای باوکی ئاسمانیتان. ئەگەر خەڵکی بیانەوێت تێبگەن کە خودای کێیە، پێویستە لە ڕێ ئێوە بیان ناسن، چونکە ناتوانن خوددا ببین و مەسیحیش ئێستا لەسەر زەوی نییە بۆ ئەوەی پیشانیان بدەن کە خودای کێیە. بۆیە ئێوە باوکان زۆر گرنگن. لە کۆلۆسی 3:21 دەڵێت ئەی باوکەکان مناڵەکانتان تووڕە مەکەن، نەوەک ناومێد بن. وێنەی باوک زۆر گرنگە. پۆلیسی نێردرا و پێشەوایانی پەیمانی نوێژ لەمە تێگەیشت بوون. چیرۆکێکی ڕاستەقینە هەیە دەربارەی یەکێک لە خزمەتکارەکان کە لەگەڵ کچێکی گەنج دەربارەی مەسیح دەدوان. گوایە پەیامەکەی بینی بوو. خزمەتکارەکە پێی دەڵێت کە دەتوانێت مەسیح قبول بکات ئەگەر بیەوێت. کچەکە نەیدەزانی نوێژ چییە. خزمەتکارەکە پێی گوت وا خۆی نوێژ دەکات و وشەکانی خوددا دەڵێتەوە، ئەوش دەتوانێت لە دوای ئەو دووبارەی بکاتەوە. خزمەتکارەکە دەست بە نوێژکردن دەکات و دەڵێت باوکی خۆشەویستم. ئەو بێدەنگ بوو. جا پێی وا بوو کە تێنەگەیشت. دووبارە داوای لێ کرد کە وشەکانی نوێژەکەی لە دوای ئەو دووبارە بکاتەوە. دووبارە خزمەتکارەکە گوتی باوکی خۆشەویستم. کچەکە بە هەمان شێوە بێدەنگ بوو. خزمەتکارەکە لە کچەکەی پرسی ئەگەر هەڵەیە کە بێت، کچەکە گوتی کە ناتوانێت ئەم دەربڕینە بکات. باز بۆ خزمەتکارەکەی کرد کە چۆن باوکی دەستدرێژی کردوتە سەر کاتێک منداڵ بووە، بۆیە ناتوانێت وشەی باوکم بەکاربهێنێت. جا خزمەتکارەکە وشەکەی گۆڕی گوتی خودای خۆشەویستم. کچەکە ئەنجا توانی نوێژ بکات و مەسیح قبول بکات لە ژیانی. بەڵام تا ماوەیەکی زۆر بابەتی باوکایەتی لا سەخت بوو وەری بگرێت، تا ڕۆژێکیان توانی بڵێت باوکی خۆشەویستم. کاتێک کە تێگەیشت باوکی ئاسمانی وەکو باوکی زەمینی نییە، ئەم چیرۆکە دەتوانێت ئەوەت بۆ ڕوومکاتەوە کە تا چ ڕادەیەک وێنەی باوە گرنگە. ئەوە هەمووی ئەو وێنەمان بۆ دەکێشێت کە لەسەرمانە پێمان گوتن نمونەی خێزانی کلیسا بێ وابێ. وەکو ئەوەی پۆلیسی نێردراو لە یەکەم نامەی بۆ تیمۆساوسی نووسی کە چۆن پێشەوای ڕۆحی هەڵبژێرت لە کلیسا، وەکو پیر و پێشەوا و قەشاکتی دەڵێت خێزانەکەی باش بەڕێوە ببات. دەبێت منداڵەکانی بەو پەڕی ڕێزەوە ملکەجی بن. ئەگەر کەسێک نەزانێت خێزانەکەی بەڕێوە بات، چۆن چاودێری ئەوە دەکات کە کلیسا بەڕێوە بکرێت.
ئەوەی لێرەدا پۆلس دەیڵێت بە سادەیی باسی چۆنیەتی بوونی پێشەوایانی شایستەیە. هاوشێوەی مەسیح پەیوەندیان هەبێت بە خۆشەویستیەوە، پەیوەندی بکەن و پەیوەندی کەسایەتیدا بمەزرێنن. ڕەنگە وەکو پۆلس و سیلاس و تیمۆساوس کە لە سالۆنیکی کردیان. ئێمە پێویستمان بەوەیە کە بەشێکی کللتوری بزانین. ئەویش ئەوەیە کە لە پەیمانی نوێ کە کلیساکە گەورە دەبوو، زۆر جار لە ڕێی یەک خێزانەوە دەستی پێدەکرد. ماڵی کۆرنێلیۆس لە قەیسەریە کە لە کردار و نێردراوان لە بەشی دەیەک تا دوو باسی کراوە، یان ماڵی لیدیا لە فیلیپی لە کرداری نێردراوان بەشی 16 14 تا 15، یا ماڵی کریسیۆس لە کۆرنسۆس لە کرداری نێردراوان لە 18 تا 8 باسی کراوە. ئەوەی کە کتێبەکە باسی دەکات کە هەموو ماڵەکە مەسیحیان دەناسی، نەوەک کۆمەڵک پێکەوە بێ ئەوەی کە ئەزمموی کەسایەتیان هەبێت، بەڵام خێزانی تەواومان بینی کە مەسیحیان دەناسی. جا ئەزمموی کەسایەتی تەواوی خێزانگەلێک دەبینین وەکو ماڵی فلیمۆن کە لە کۆلوسیدا دەژیا. ئەو خێزانانە تەنها باوکو دایک و منداڵان نەبوون، بەڵکو باوکو دایک و بیر و باپیریش بوون. لەو خێزانانەی کە منداڵان و خزمەتکاریشیان هەبوو، هەمویان لەو خێزانە گەورەیەوە دەستیان پێکردووە. ئەوە بوو کە کلیساکان لە ماڵ یاخود خێزانێکەوە دەستیان پێکرد کە ماڵی زۆر باوەڕداریان تێدا بوو. وەکو کۆمەڵێک ماڵانێکە بوون کە هەمیشە باوکان یەکەم پێشەوای ڕۆحی بوون و ئەو کلێسایە لەسەر ئەساسی ئەوەندا ئامەزرا. دەتوانین تێبگەین کە چۆن ئەم نمونە خێزانیە بوو بە ئەو بنکەیە کە خێزانی خوددایان لەسەر بنیاد بنرێت. پرسیاری تێڕامان و پەیڕۆکردن لێرەدا ئەمەیە. تێگەیشتنی ڕوونمان بۆ پلانی خوددا لە بابەتی پێشەوایەتی سەبارەت بە باوەڕداران وەکو تاک و هاوسەر و دایبی چۆن یارمەتیمان دەدات بۆ تێگەیشتن لە مەبەستی خوددا سەبارەت بەکاری تیمەکانی پێشەوایی کە لە نێو کلیسا خۆجیەکانماندا دروست کراون. بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە، با بڕوانین ئەم وێنەیە. ئێمە وەکو کەسانێکی باوەڕدار ئەندامین لە خێزانی خوددا، بەڵام وەکو مەسیحی لە خێزانی خوددایە دەبینین کە ژن و مێرتەن پیاوەکان خزمەتکاری هاوسەرەکانیان پابندن بەوەی کە خۆشیان بێت وەکو مەسیح کلیسای خۆشویست. دوای ئەوە هەڵبەت منداڵانی شەن. بەم شێوەیە خێزانەکانمان هەیە کە باوکتیاندا وەک خزمەتکار و پێشەوایە. هەروەها لە وەسفی پۆلستا کە گواستنەوەیەکی گەورەتر دەبینین، چونکە باوک و دایک پێکەوە گرنگی بە منداڵان دەدەن. ئەوەش نمونەیەکی دروستی خێزانە لە کلیسادا. دوای ئەوەش پیران و قەشە و پێشەوابان هەیە. ئەم نمونەیە پیران و هاوسەرەکانیان دەبینین کە دایکی منداڵان و دەبنە خزمەتکاری سەرەکیش لە کلیسا. بەمەش یەک وێنەی ساکار و ئاسمانیمان پێدەدات بۆ نمونەی خێزان کە بڕێتەیە لەم بنەمایانەی خوارەوە. بۆ ئەوەی پێشەوایانی کلیسای خۆجێیی بە شێوەیەکی کارا ئیش بکەن، پێویستە لە پلانی خوددا تێبگەن سەبارەت بە پێشەوایەتی ناو خێزان.